بەناوی خۆ بەشنەوە مێرەبان ستاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت دێوێ زویز و خۆشەویست ئەمڕۆ دەمەوێت هەڵوەستە لەسەر دیاردەی ڕووداوەکانی هاتوچۆ بکەم لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان ماوەیەکە لەگەڵ باشبوونی بەشێک لە شەقامەکان و بەرزبوونەوەی کوالێتی ئۆتۆمبیلەکان بەڵام ڕووداوەکانی هاتوچۆ بەردەوام ڕوو لە زیادبوون دەکات. و ئەمڕۆ دەمەوێت لە هەڵوەستە هاوڵاتی و شارەزا و لایەنی پەیوەندیدار بەیەکەوە کۆ بکەمەوە و بپرسم ئاخۆ هۆکاریە و هەموو ڕووداوە هاتوچۆیە چییە؟ ئاخۆ هۆکار چییە بەردەوام لە هەواڵەکانی کاتژمێر هەشتی تەواوی کەناڵەکان گوێمان لە ڕووداوی هاتوچۆ دەبێت و بەداخەوە بەشێکی زۆریشیان حاڵەتی مردنیان تێدا تۆمار دەکرێت. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر و بابەت هەیە دەکەم ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. مرۆڤ کاتێک کە لەو خێرایی دەردەچێت کە لەسەر خێرایی قاچەکانی خۆی زیاتر دەبێتن بێگومان دەبێەوەش بزانێتن هەندێک شتێ وەکو باز دەیدا لە دەرەنجامی ئەو خێرایی زیادبوونە ئەگەر هەیە کە تووشی ڕوودا بێتەوە کاتێک کە بە شێوەیەکی عاقلانە مامەڵە لەگەڵ ئەو خێرایی بوونە نەکاتن. کاتێک کە مرۆڤ یەکەمین جار ئاژەڵی بەکارهێنا لە بۆ گواستنەوەی لەوانەیە کەوتنی لەسەر ئاژار بوو بێتەوەی ئەوەی کە هەندێک ڕووداوە عینە بە ڕووداوی هاتوچۆ حساب دەکرێت لە دوایەوە گالیسکە و عەرەبانەی بەکارهێنا بە هەمان شێوە تاکو گەیشتەوەی کە محرکاتی هەڵمی بەکارهێنا لە دوای ئەوە گەیشتەوەی کە تەکنۆلۆژیاکە بە تایبەتی لە 100 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی یەکجار زۆر خێرا زیادی کردوای کرد کە ئەو ئۆتۆمبیلێکە 100 ساڵ بەر لە ئێستا دروست کرا یەکەمین جار کە خێراییەکەی لەوانەیە چەند کیلۆمەترێک بوو لە کاتژمێرێکدا بەڵام ئێستا گەیشتۆتە 280 و لە 300 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا زیاد دەبێت. هەمووشمان دەزانین لە ڕووی فیزیاییەوە کاتێک تەنەکان خێراییان زیاد دەبێت کێشیان کەم دەبێتەوە کە چێش کەم بووە ئەگەری کۆنتترۆلکردنەوەی ئەو تەنە هێشتنەوەی لەسەر شەقام ئەوە زۆر زەحمەتر دەبێتن بۆ لە بەرامبەریشدا ئەگەر هەیە کە تووشی ڕوودا بێتەوە. ئۆتۆمبیلەکان بە هەمان شێوەیە ئۆتۆمبیلەکان تاکو خێراییان زیاتر بێتن لەسەر شەقامەکان بێگومان ئەگەر هەیە توشببوونیان بە ڕووداوەکان زیاتر بێتن و کۆنتترۆل دەستدانیان زیاتر بێتن. بەپێی لێکۆڵنەوە جیهانیەکانەوەی کە دەرکەوتوەوەی کە لێکۆڵنەوە کرا لەسەر هەموو ئاستی جیهان دەڵێ ڕووداوەکانی هاتوچۆ ئەوەندەی پشکەشێرەکە لە بۆ دروستبوونیان دەگەڕێتەوە لە بۆ مرۆڤەکان ئەوەندە ناگەڕێتەوە لە بۆ ڕێگاوبان و لە بۆ زۆر و کوالەتی ئۆتۆمبیلەکان چونکە ئەوەی تەحەکوم بە هەر هەموو سیستەمەکە دەکاتچەیە مرۆڤەکەیە یعنی شوفێرەکەیە کە بڕیار دەداتن لەو شەقامە خێرا بڕاتن یان نا مرۆڤەکەیە تەحەکوم بۆ ئۆتۆمبیل دەکاتن خێرا لێی خوڕێتن ببێتەوە کۆنتترۆل دەستدانی یاخود نا. بۆیە دەبێت ئێمە بزانین کاتێک کە بە شێوەیەکی عاقلانە مامەڵە ناکەین وە سەرپێچی دەکەین وە پابەندی یاسا و ڕێنماییەکان نابین دەبێت بزانین لە دەرەنجامی ئەو شتانە چی هەیە لە دوای ئەوانە هێڵی سوور و ئاگر هەیەوە کە خۆمان توش دەکەین. ڕووداوی هاتوچۆ وەکو کارلێکێکی فیزیایی ناوەندی بۆ دروست نەکەی ناکەوێتەوە. ناوەندەکەش چییە؟ خۆی مرۆڤ ڕێگاوبان ئۆتۆمبیل ئەو سەیە کاتێک یەکێک لەوانە بە خراپیان بەهڵە بەکار هات دەبێتە هۆی ئەوەی کە ڕوودا بکەوێتەوە. وەک چ کاتێک ڕووداوەکە زیاتر دەبێت گەورتر دەبێت کاتێک تیژڕۆیی هەبێتن واتە تیژڕۆیی بە تەنها دەتوانین بڕین هۆکار نیە لە بۆ ڕووداوەکان بەڵکو هۆکارێکە لە بۆ گەورەکردنی ڕووداوەکان یان لە بۆ نمونە شوفێرێک لەسەر چرای سوور لە ترافیک لایت ناوەستی ئەگە بێت بە خێراییەکی کەم لە چرای سوور نەوەستا هات لەوانەیە کاتێک کە تووشی پێکدادان دەبێتەوە لەگەڵ ئۆتۆمبیلێک کە لە چرای سەوز دێ لەوانەیە تەنها زیانێکی ماڵی کەم هێوی بەڵام کاتێک ئەو بە خێرایی دێ ئۆتۆمبیلەکەی تریش بە خێرایی هات بێگومان لەو حاڵەتە کە پێکدادان دروست دەبێتن پێکدادانێکی تۆقێنەر دەبێت و ئەگەر دەبێتن کە زیانی گەورەی لێ بکەوێتەوە واتە لەو حاڵەتە خێرایی چکە دایمە شوفێری ئەمەوە تێگەیشتەوە تەنها خێرایی نەخێت تەنها خێرایی نییە یعنی کە دەڵێم لێدان لە چرای سوور بەڵێ ئەویش هۆکارە کە دەڵێن ڕۆیشتن بە ئاراستی پێچەوانە ئەویش هۆکارە کە دەڵێن نەوەستان لە بۆ پێشینەی ڕێگاوبانەکان ئەویش هۆکارە کۆمەڵێک شت هەیە کە دەبنەوەی کەوتنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەگەر من دەڵێم ئەگەر شوفێر بەس لە پێشینەکانی هاتوچۆ تێبگە وە تیژ ڕۆیش نەکاتن لەوانەیە ناڵی 100 لەوانەیە 180 یان 190 سەلامەت بێت تووشی ڕووداو نەبێتەوە.
ڕووداوەکانی هاتوچۆ دیاردەیەکی جیهانیە ساڵانە لە هەموو جیهانە نزیکەی 1,200,000 بۆ 300,000 کەس دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ و لە کوردستانە ئەم مەسەلەیە بە شێوەیەکی بەرچاو بڵاوە و بە شێوەیەکی مەترسیدار هەڕەشە لەسەر گیانی مرۆڤەکە لە وڵاتەیە بۆیە بەو پێی کە ڕووداوەکانی هاتوچۆ بەو شێوەیە مەترسیان هەیە بەو شێوەیە ئاوڕی جدی لە مەسلەی ڕووداوی هاتوچۆ و چارەسەرکردنی گرفت و کێشەی هاتوچۆ و کارەساتەکان با بڵین ئاوڕی لێ نەدراوەتەوە لە کوردستانە سەرنج بین یەکەمین هۆکاری گیان لەدەستدانی مرۆڤ ڕووداوەکانی هاتوچۆن و لە جیانە ئەم مەسلەیە حوتەم بۆ هەشتمین هۆکاری گیان لەدەستدانی مرۆڤە کەچی لە کوردستانە بەو شێوەیەش بۆتە یەکەمین هۆکاری گیان لەدەستدانی مرۆڤ بەڵام بەپێی ئەوە ئاوڕی جدی لێ نەدراوەتەوە ئەمەش هۆکارەکەی بۆ زۆرتر بۆ ئاگەڕێتەوە کە ئاسی هۆشیاری تاکی کوردی لەسەر ڕووداوی هاتوچۆ لەسەر هاتوچۆ تا ڕادەیەکی باش زۆر نییە و لەگەڵەوەشا فەرامۆشکردنی حکوومەت بۆ کارەسات و ڕووداوەکانی هاتوچۆ هۆکاریش تری دروستبوون و زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ بەم شێوە بڵاوی کە ئێستا بەدیەکرێت خۆی ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەک حسابەکرێت لە هەموو وڵاتێکە بۆ بەرامبەر هەر 100,000 کەسی دانیشتوان ڕێژەیەک ڕێنجێک دیاری کراوە ڕووداوەکانی هاتوچۆ وای کردووە مەسەرەن لە جیهانە هەموو 100,000 کەسێک حسابەکرێ بۆ هەموو 100,000 کەسێک لە مودەی لە ماوەی ساڵێکە چەند کەس گیانی لەدەستداوە ئەمە ژوە لە کوردستانە مەسەرەن ڕێژەکە لەبەرەوەی ئێمە ئاماریشی ورد و ینی دقیقمان نییە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ لە هەمان کاتە ڕێژەی دانیشتوانیش سەرژمێریەکی دقیقمان نییە بۆ با بڵین دانیشتوانی هەرێمی کوردستان ئەمە ژوای کردو کە نەتوانین بە تەواوەتی ئەو ڕێنجە دەربێنین بەڵام وەک پێشبینیەکرێت کە ئێمە لە ئاستێکی زۆر مەترسیدارین لە ڕووی ڕووداوەکانی هاتوچۆ یەک ئاماری بۆ نمونە ساڵی 2014 لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ وای پیشان دێدا کە هەموو با بڵێن عێراق بەگشتی دووەمین خراپترین وڵات بووە لەسەر ئاستی جیهان لە ڕووی کارەسات و ڕووداوەکانی هاتوچۆ و گیان لەدەستدان بەهۆی ڕووداوی هاتوچۆ یەکەمین وڵاتی ئێران بووە و دووەم وڵاتی عێراق بووە کە نزیکەی 41.41 کەس بۆ هەموو 100,000 کەسێ لە ڕووداوەکانی هاتوچۆ گیانی لەدەستداوە دیارە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق گرچی ڕەنگە لە هەرێمی کوردستان مەسلەی ڕووداوەکانی هاتوچۆ مەسلەی هاتوچۆ جیاوازیەکی هەبێ لەگەڵ شارەکانی تری عێراقا بەڵام دوجار هەرێمی کوردستانیش سەر بە عێراقەوە و ئەژمار و سەرژمێریە کراوە دیارە هەرێمی کوردستانیشی لێ بە دەر نەبووە ئەمە ئەوەمان پێڵێ کە زۆنی کوردستان و عێراق ناوچەیەکی مەترسیدارن لە هێڵی سووری با بڵێن ڕووداوەکانی هاتوو خۆی لە دنیاە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ سێ هۆکاری سەرەکین یەک مرۆڤ خۆی دوو ڕێگەوان سێ ئۆتۆمبیل و مەرجەکانی تونوتۆڵی بەڵام سەرنجە دەین لە کوردستانە گرچی ڕێگاکان نوێژە نەکرێتەوە لە شارێک بۆ شارێکیکە ڕەنگە ئەمە جیاوازی هەبێ بەڵام ئەبینین بەگشتی ڕێگەکان بەرەو ئەوە برێ نوێژەن کرێ یان ڕێگەی فراوان دروستەکرێ لەگەڵەوەشە ئۆتۆمبیلی پێشکەوتوش دێتە هەرێمی کوردستان هەرچی سەرنجێ دەین سەر ڕای ئەمانە ڕووداوەکانی هاتوچۆ لیڤڵەکەی هێشتا هەر بەرزەبێتەوە ئەمە ئەوە گەینەکە ئێمە سیستەمێکی تۆکمەی باشمان نییە بۆ پێگەیانی شۆفێر و کۆی پرۆسی هاتوچۆ سیستەمێکی باشی نییە تەنها کۆمەڵە پارچەیەکی با بڵێن سیستەم هەندێک جار ئەدرێتە دەست کۆمپانیا بۆ جێبەجێکردن بەڵام لە دوجارە ئەمانە یەک ناگرێتەوە و ئێمە لە کوردستانە پێویستمان بەوەیە سیستەمێکی
مۆڵەت پێدانی با بڵین پێشکەوتومان هەبێ کە خەڵکانی شارەزا بنیادی ئەم سیستەمەیان ناوە و لەگەڵەوەشە بە تاکە کەس ئەم کێشەیە چارەسەر ناکرێ و پێویستی بە کۆمەڵی خەڵکی شارەزایە لە بواری هاتوچۆ چ لە ناو هەرێمی کوردستان و چه ئەکرێ ئێسیعارە بە دەرەوەی هەرێمی کوردستان کرێ بۆ ئەوەی کە سیستەمێکی تۆکمەی یەکگرتووی کوردستانی بۆ مۆڵەت پێدان و بۆ کۆی گشتی پرۆسی هاتوچۆ دیاری کرێ. هەر کاتکێ ئێمە ئەم هەنگاوەمان نا ئەبینین تەوانە بێ هاوشان لەگەڵ ئەمانەشە پەرە بە ڕێگاکان بدرێ و لێ پێچینەوە و هەموو ئەو شتانی کە وەک سیستەم پێویستە لەسەر شەقام هەبێ هەنگاوی بۆ بنرێ. ئەمەوە کات لە داهاتوو با بڵین ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ بە ئاسێکی بەرچاو کەم بێتەوە. ئێستاوەی کە لە هەرێمی کوردستانی بینین لە هەر شارە و بە شێوەیەک سیستەمی مۆڵەت پێدان هەیە و تا ڕادەیەکی زۆر با بڵین بەشی زۆریان ئەکادمی نین و ئەو کەسانی کە لە لای ئێمە ئەبنە شۆفێر زۆرتر نەبنە مۆڵەت بەدەست نابنە شۆفێر. مۆڵەت بەدەست ئەوەیە کە تەنها لە ڕووی بڕوانامەوە کەسێک کە ڕێگەی پێدراوە یان لە ڕووی یاساوە ڕێگەی پێدراوە کەم کەسە لەسەر شەقام شۆفێری بکە، بەڵام وردەکاری و هەموو ئەو شتانی کە پێویستە لە شۆفێرێکی سەلامەتە هەبێت و کەسایانەیە لەبەرەوەی ڕێگەی فێرکردنەکەی و ڕێگەی شێوازی مۆڵەت پێدانەکەی بۆ خۆی گرفتێکی گەورەیە. ئەمە وای کردووە هەرچەند ڕێگاکانی زیاتر چاکەکرێ و هەرچەند بۆ نمونە ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلی تازەش دێتە هەرێمی کوردستان هێشتا ڕووداوەکانی هاتوچۆ بەرەو کەمی ناچێت. زۆر لەو ڕێگایانە هەن کە نوێژەن کراوەتەوە ڕێژەی ڕووداوی هاتوچۆ لەسەری زیای کردووە. ئەمەوە کە ئەومان پێڵێ کە لەو پێشتر لەسەر ئەم ڕێگای ڕەنگە دەرفەتی خێرایی بە شێوەیەک نەبوو بێ، بەڵام ئێستا وای کردووە بەهۆی ئەوەی ڕێگەکردن نوێژەن کراوەتەوە یا ئاستە فراوان کراوە وای کردووە کە ڕووداوەکە لەسەر ئەم ڕێگا تازەیە ڕێژەکەی زیای کردووە لە بەرەوەی لێپێچینەوە نەبووە و بە دوواداچوون نەبووە بۆ ئەوەی کە ڕێگایە کە دروستەکرێ ئایا چەند تۆ پێویستە کۆنتترۆڵێکیەوە چەند پێویستە بە دوواداچوونکەی کە خێرایی و سەرپێچەکانی هاتوچۆ لەسەر ئەو ڕێگایە چۆنە. لە سناعەکانی هەولێر ئەو گەراجە تایبەتە بەوەی تەنها ئۆتۆمبیلانەی لێ ڕادەگیرێت کە تووشی حادیسەیان ڕووداوی هاتوچۆ بوون. کاکابیل لێرە ئیش دەکا دەمەوێت لی بپرسم کاکابیل ئەو ئۆتۆمبیلانەی کە دێنە لایەوە زیاتر تووشی ڕووداوی هاتوچۆ بوون هەمویان ڕووداوەکان زیاتر هۆکاری چیەوەی کە تۆ دەیبینی؟ هۆکاری برێ هەموو هۆکاری سەریعە یا سەریعی بە دەرەجەیەک بەس ئێستا ینی کەمە ڕۆژانە سیارەی دەکرێنەوە لی دەپشتین کاکەلوت و شێو شتەی بووی وەلا خەریکی مۆبایل بوو. یعنی پێشتر کەمە دەمانگ و کابرا سەرخۆش بوو یان مادێکە ئۆری خواردیانەوە بەس ئێستا مۆبایل جێ هەمووی گرتەوە بەڕاستی. یعنی زۆر بێ هەرە زۆری کابرا هەستای دەستە مۆبایل هەر لێ بەشتە مۆبایل بە دەرەجەیەک بەخۆی هەمووی سەریعە سەریعکەش ئەوە هیچ مادەیستیان کۆلەیان مۆبایلە بە دەرەجەیەک ئەو دوو شتێ. ینی سەریعی و ئەوانە شۆکارم کابراکات سەریع دەبی حتمەن بێهۆشیان ئەگەرەکە ئاگەی لە خۆبی لە زیادەچەوە 200 ناڕوە. باشە کاکەبیلەوەی کە تۆ لێرەی ڕۆژانە حادیسە و دەعم هەیە؟ بەێ ڕۆژانە هەموو ڕۆژیانی مە دەتوان لەو گەراجی هەموو ڕۆژێ 2 حادسەمان لۆدێ ئەو گەراجش هەموو زۆربەی دێتە ئێرە بەس بێت گەلەوەی کە دەستە دەرێژیان دەباتە وەستیان لە مەرکەزەکان یان هەموو ڕۆژێ بەس دۆ گەراج ئێرە 2 دەعم 3 دەعم دێ. دامەکان ئەوەی کە ئەتۆ دەیبینی حاڵەتی مردن زۆرە کەمە لە نێو حاڵەتی مردن زۆر برێمەوەنی بە زۆریشەوەله یعنی دەبینین بە ڕۆژانە دەبینین بەڕاستی چەند سیارەمان لێرە کڕیە 2 نەفەر 3 نەفەری لە نامردیە. باشە باسی سەریعیت کرد هەموو شۆفێرانی کە دێن بە خۆیان سیارەکانی خۆیان دەفرۆشیان خزم و کەسەکانیان دێن دەفرۆش زۆربەی ینی ئەگەر بخۆی برم نەخۆش بیانشتش لادوێنە زۆربەی بەخۆی دێ دەفرۆشی
پەشیمانە لەوەی کە زۆر زۆرش پەشیمانە بەستەکە بۆ نمونە سیارێکی وەکوەوە یعنی لە هەر حادیسەیەک تقریبان چەند لە نرخی دێتە خوارێ چەند لە نرخی دێتە خوارێ ئێستا ئەو سیارە ئەوم کرد ئەوە بە 20 وەرەقە ئەو سیارە بخۆی ساری دەفتەرەکە بەس ئێستا ئەو بۆی سکرا بەس 2 ڕقەمە حادیسەکەی خراپە کە چاک سەکی خراپ بەس ئەسب سیارش دەگۆڕێ سیاری بەرز کە سیارە 3 دەفتەر 4 دەفتەر کە لێ دراکرد بەحس زۆر بەکەمی لێ بدرێ حسابی دەفتەر دێتە خوارێ بە سیارەکە بخۆی نرخەکەی دەفتەرەکە لێ دەدرێت 20 وەرەقە 30 وەرەقە حسب سیارە 10 وەرەقە دێتەوە 50 وەرەقی وەرگەڕانیانەوە تقریبا کە وەربگەڕێت حساب کە سعرەکەی دەبتە نیوە باشە تۆ وەکو شۆفێرێک وەکو لەو گەرازەشکەوە ئامۆژگاری چیە بۆ کەسانەی کە شۆفێری دەکەن لە جاڵ وڵی شۆفێری دەکە کابرا بەس ئاگای لە خۆبی دوو بەس خەریکی موبایل نەبی ینی ماشەڵڵە ئەوەی دەچین دەرێن ئەوە دەرێ موبایل بەس لەسەر خۆبی ئاگای لە خۆبی دەنە هیچ ئامۆژگاریم چێ بە سەریعمە بۆ گەنە قەت تووشیز نابی هەموو ئەوی ڕوودەدا لە سەریعە نەنەیزنیا تو سەبر بڕۆی ئەگەر چل بڕۆی ئەگەر دامەشکی دامەش زۆر خەیفە ناکایت بەس 120 زادەکەی 6 دەرێت 120 دەڕۆی یعنی و دووقات نابی بەڕاستی بەڕای تۆ هۆکاری ئەو هەموو حادیس و دامەیە چییە؟ وڵی زۆربەی زۆری لەسەر موبایلە سایق ئاگای لێنێ لەبەر موبایلی مشغول دەبی زادەکانیش هاتەعادەك باشن بەس ئەوانیش دەکرێت برێک لە هۆکارەکان لەو کارەکان موبایل چۆن ینی موبایل بەکاردێن دەکات موبایل سایق هەردەم مشغوڵە هەردەم موبایل لە بنجێ وەڵعاسل ئەتو لێرە شتێکی کاکە بەڵێ مامەژار ئەو حادیسانەی کە ئەو خەڵکی دێتە ئێرە ینی سیارەکەی خۆی کو دەفرۆشتەوە بە نیو قیمات بە چۆن دەیفرۆشێتەوە وڵی عسەبە لێدرانەکە و وەرگەڕانەکەی و هەیە هەر تەفریش بەوە لەو ڕقەمی دەفرۆشی ئەویت کەش پێی لێدرانەکەی خەڵک لی دەکرد لەو چەندی دێتە خوارێ هەر سیارەکە توش حادیسە بێ حادیسەیەکی تۆزە خراپ بێنی وڵی نیوە بە نیوە سف دێتە خوا نیوە بە مردن چۆنە لە نێو دامەکان والله ئەگەر پەڕەشوتی بتەقی یعنی پەڕەشوتی هەبیش بکە ئەوە باشترە ئەگە پەڕەشت نەبی جام لەسەر دەستە ناو ئەوی سیارێکی زۆر داخل بۆ وەرە پیوانە ئەوانە چۆنن لە بۆ مردنیانی پەڕەشوت و شتیان چۆنە ئێستا لەوێ نەرێگەر سیستەم ئەوەی پەڕەشوت تەقیوی چانەکرێ بەڵام ئەو لە دوای بۆ بڕیارانە پێشەوەیش سیارێکی زۆر داخل بوو کە پەڕەشوتوانەی ئێستا لەوێ لە دوبەی دەبی سیستەمی تەواو بکاتن شانسیە بیا نابی شانسی لێ دراوی نابی لە دواوە لێ دراوی دەرکەچی لێ دراوی ئەوانە داخل ئامۆژگاری چێ لۆ سایەکان مامەژ وڵای ئامۆژگاری ئاگیان لە خۆبی لەو زادەوانە مۆبایلی زۆر بەکارڕێنن مشغوڵ نەبن هۆکارەکانی هاتوچۆ دەگەڕێتە لە بۆ زۆر شت یەک لەوان کە اختصاصی خۆمەمە ئەویش شوفێر 165 دەتوانین بڵێم هۆکارە لە بۆ ڕوودانی هاتوچۆ 165 زۆر زۆرە با بڵێم لێخوڕنی شێتانەی ئۆتۆمبیل بە ڕێژەیەکی زۆر ئەو خەڵکانە کە لە شقامەکان ئۆتۆمبیل ئەخورن خێرایی زیاد لە بۆ هەر هۆکارێک بێ ئایا لەژێر خواردنەوەی کۆهۆلیەکان بێ یاخود خۆی خولیایەتی یعنی کردیتیانە وەکو عادەتێک بۆ سەریعی ئۆتۆمبیلەکانیان ئەوانە هەموو هۆکارن بۆ کارەساتی خوانە خواستە زۆر جاران دڵپەزێن کە وەکو جەنابەت خۆی دیسان دێمەوە سەر شوفێر ئەو ئۆتۆمبیلێکە هەمان شەخص لێ دەخوڕێت نفس جۆری ئۆتۆمبیل بە هەمان شەوە یەکی تر لێ دەخوڕێت بەڵام ئەو کابرایە بۆ نمونە ئەبینی ئۆتۆمبیلێک شکستەکی هەیە ئێهمالی دەکا ناچی بۆ لای کابرای شارەزا یاخود پشکنینی بۆ ناکە لە کات و ساتی خۆیدا یاخود کەم تەرخەمی دەکا ئەوە هۆکارێکە لە بۆ دروستبوونی چی
بۆ دروستبوونی خوا نەخواستە ڕۆداوی نەخوازراو بەڵام لێرە زۆربەی شوێرەکانمان هەیە کابرا خۆی خۆش دەوێ دەوروبەرەکەی خۆشەوێ ئەگەر هاتە ئۆتۆمبیلەکەی تووشی هەر کێشەیەک بێ بە زووترین کات ئەچێت چارەسەری دەکات بەڵێ ئۆتۆمبیل هەیە ئەگەر شکستی هەبێ هۆکارێ بۆچی هۆکارە بۆ ڕوودانی هاتوچۆ ئێمە وەکو کۆمپانیای دوو برگەمان هەیە لە پشکنینی ئۆتۆمبیل برگەی سپیمان هەیە برگەی سوورمان هەیە برگەی سپی تەنها نمرەی لەسرە دەبێت کۆی نمرەکان لەسەر سەتا بەڵام ئەگەر 65 کەمتر بێ ئەوە دەرناچێت بەڵام برگەی سوورمان هەیە ئیجباریە شوفێر دەبێت چاچی کات ئەو شتانەی هەموو شتێک گرینگە لە ئۆتۆمبیل بەڵام گرنگتریشە هەیە ئەوانێک کە گرنگ مەخافری یاخود مەترسی هەیە بۆ خودی شوفێر و دەوروبەرەکەی و ئۆتۆمبیلەکەی نمونە زۆرە یەک لەوانە پشتێنی سەلامەتی وەکو حیزام ئەمانی پێ دەڵێن یەک لە ئامێرەکانە ناهێنێت ئەو شوێرە سینگی بەستێرن بکەوی یاخود لە جامەوە بێتە دەرەوە زۆربەی شوێرەکان بەداخەوە زۆریش بەداخەوە پابندنینە بۆ بەستانی چی پشتێنی سەلامەتی دووەم دەبینی ئۆتۆمبیل ئێستا لەو ساڵانی ئەخیر LPG هاتووە غازی پێ دەڵێن LPG دەبینی شوفێر لەناو ئۆتۆمبیلی خۆی دانیشتووە بۆنێکی غازی LPGەکەی دێ ئێهمالی دەکا کەم تەرخەمی دەکا خۆی دەبێ بەلایەنی کەمین ساڵێ 2003 بچنە ئەو کۆمپانیانەی کە ئەو زۆرە گازانێ دەبەستن چێکەچی بکەن ئایا لێچوونی هەبێ یان نا خۆمان دەزانین غاز ئەگەر خوا نەخواستە گڕی گرت یەکسەر تەقینەوەیە بەڵام ئەگەر گرگرتنی بەنزین بێ ئەمە بە قۆناغا هەنگاو بە هەنگاوە خەتەریاتی وەکو غازەکە نییە با بێنە سەر ڤۆلت بە خۆمان دەزانین کە ژێرەوە ئۆتۆمبیلی پێوە بەستراوە بە تەبڵە بەستراوە بڵێ ڕۆتمانە هەیە لوقمە ستێرنمان هەیە مباشر لەگەر ستێرنە یاخود لە بازار سوکانی پێ دەڵێن ئەگەر هاتۆ ئەمە دەرچوویان قرتا یەکسەر سوکان نامینێ ستێرن نامینێن زۆر جاران دەبینی لێچوونی هەیە ئەو ڕوونە کەم دەبێت لە ناو ئەمباری سەرچەکەی ئەو برا شوفێرە کەم تەرخەم دەبێت بۆنیتی هەڵناداتەوە هۆیەکانی کەمکردنی ڕوونی برێک چییە ڕوونی برێک ئەڵێ ئێمڕۆ تێم کردو بەیانی بەتاڵ بووە کاکەجان تۆ سەیری تەکەرەکان بکە ئەو تەکەرانە چەور ببێ یاخود لێچوونی هەوی دەبێت بە زووترین کات ئێمە چ بکەین سەردانی کابرای پسۆر بکەین بۆ چاکردنی هۆیەکانی گرگرتنی ئۆتۆمبیل دیسان بێ بەسەرەوە ئەو خاڵم لە بیر کرد ئێستا دەبینن ناو ئۆتۆمبیلەکانی ماک چرخی بەجێ دەهێڵێت یاخود میکروسکۆپ یاخود عەدەسا بەجێ دەهێڵی یاخود دەبینی کحول و معقیمات بەجێ دەهێڵی ئەوانە هەمووی هۆکارە بۆچی بۆ گرگرتنی ئۆتۆمبیل زۆرش بەداخەوە کە دەڵێن بەداخەوە زۆربەی کەس کە سەردانمان دەکەین ئێمە داوای ئاگرکوژێنەوەیان لێ دەکەین ئەوان ئاگرکوژێنەوەی دەینن بەڵام لە یەکدری وەردەگرن بە قەرز نازانم ئەوە بە چ حەقێک تۆ دەچی بە قەرز لە یەکدری وەرەگرن دیسان بۆ خاوەنەکەی دەگەڕێنیەوە ئەبێ هەر ئۆتۆمبیلێک ئاگرکوژێنەوەی خۆی تیاابێ جامی ئۆتۆمبیل فلسەکان ماسەحەکان گلۆبەکان ئەوانە هەموو دەبێ تێدابێت ئێمە بە خۆمان دەزانین کەوەکو دیسان با بێمان سەرخاڵی یەکەم گرنگمان هەیە گرنگترمان هەیە بۆ نمونە ئەگەر هاتوو ئۆتۆمبیلێکمانەیە تایەکەی سواوێ یاخود خوراو بێ ئایا برێکەکەی وەکو ئەو ئۆتۆمبیلەیە کە تایەکەی تەواوە نەخێر وەکو ئەو نییە زۆر کەس دەڵێ وەڵاهی ئەمەم پێویستیم بە ماسیحەی نییە کاکە ماسیحەیانی فرچەکانی ئاو یان مزەخەکەی ئاوی تێ ناکەن دەبەکەی یان ئەمبارەکەی ئاوی لێ بەتاڵ دەبێت کاکە دەبێت ئەوانە هەموو عیلاج بکرێن پێش ئەوەی زستان بێ شتی دیمان هەیە کە پەیوەندی بە PVI نیە دەمەوێت لە کەناڵە بەڕێزەکەتان باسکەم ئەمە چمان هەیە شلەی ئەنتیفرێزمان هەیە دەبێت لە ناو ڕادێتەکان تێکە زستان و هاوین تێدابی هەتاکو زستان سوودی ئەوەیە نەیبەستێت هاوینش بۆ کرسگرتن و ژەنگ و شتیوە دەبی ئەوانە هەمووی تەواوبێت تایەکانیشی تەواوبێت.
بەداخەوە تەنها لە وڵات یەمەنێ لە هەموو جیهان ئەوەی دەبێتە قوربانی لە ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەتی شوفێران باسی سەرنشین ناکەین چونکە سەرنشینی زەمبێکی نیە بە تایبەتی شوفێران چینە گەنجەکەن ئەو چینەن کە تازە مختبەری ژیانیانە یعنی ئەوانە یعنی دایم ڕووداوی هاتوچۆ کە باز دەکە دەڕین خەسارەتێکی گەورەیە لە وڵاتە بۆ چونکە دایم چینە گەنجەکەی ئەو چینە کە تازە دەیەوێت بەرەو ژیان بچێتن دائما لە تەمەنەکانی هەژدا لە بۆ 30 ساڵ ئەوانە زیاترین فئەنە کە معڕەزن لە بۆ توشبوون بە ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ئەوەی کە دەڵێن گەنجە و ئیندیفاعی هەیە و توانە عقلەکان کامل نەبووە هەندێک جار بە عاقلانە بیر ناکەنەوە هەندێک جار حەزیان لە نمایشە هەندێک جار حەزیان زاڵ دەبێت لەستی بیرکردنەوەی عقلیان بۆیە دەبینی تووشی ڕووداوی هاتوچۆ دەبژێت ئەمە دیاری ناکەین یعنی شوفێر چێ خانمە یان پیاوە بەڵام بەگشتی بەخۆی یعنی ئەوەی کە لای ئێمەش و لە هەموو جیهانیش وایە دائما ئافرەت بەوە ناسراوە زیاتر کە نەرمە یعنی زیاتر پابەندی یاسا و ڕێنماییەکانە ئێمە ناڵێن شوفێرمان نییە ئافرەت بێ و ڕووداوی نەکردێتەوە تیژڕۆ نەبوو وەڵا هەمانە ڕووداوی کارەساتی دروست کردو نەکە ڕووداوی ئاسایی یعنی چەند کەسی کردوتە قوربانی بەڵام بەگشتی زیاتر وەکو حسابی بکەین وەکو ڕێژە و وەکو ژمارەش دائما ئەو ڕووداوانە کە ئافرەت دروستی دەکەن زۆر کەمترە لەوەی کە پیاوان دروستی دەکەن ئێمە ناتوانین بڵێن ئەو مۆڵەتی ئێمە داومانە تاکو ئێستا بە شێوەیەکی ستاندارد بۆ بێکەم و کوڕی بۆ و پێرفێکت بووە ئێستا پێداچوونەوە ئاخر جارکە ئەکرا و سیستەمە دیجیتالیەی مۆڵەت لەوانەیە ئەوە یعنی هاوکار بێت لەوەی کەم جگەلەوەی کوالێتی جۆری مۆڵەتەکە باش دەکاتن کوالێتی شوفێرەکەش باش بکاتن چونکە پێشتر ئێمە بەڕاستی شوفێرێکە دەهات مۆڵەتی شوفێری دەردەینا لە بۆ منە ئی گشتیەکە باسکەین کە 20 ساڵی تاوا کردبوو یەکسەر لە بۆی هەبوو مۆڵەتی گشتی دەربێنێتەوە بۆ مۆڵەتە گشتێکە لە بۆ نمونە بە کەیایەکی دووتەنی ترای دەکرد لە دوای ئەو مۆڵەتێکە وەردەگرت لە بۆی هەبوو خاترە مەختورێک لێ بخورێتن بەڵام لە سیستەمە تازای ئەوە نییە کەەوە سیستەمێکی جیهانی و ئێستا بەکاری پێ دەکەین هەموو هاوڵاتێک ئەگەر نەک هەژدا نەک 30 ساڵیشی تاوا کردی یەکەمین جار کە مۆڵەت دەردینێتن تەنها لە بۆی هەیە ئۆتۆمبیلی تایبەت لێ بخورێتن تاکو ماوەی ساڵێک بەسەدا دەچێکە و مۆڵەتە دەردێنێت لە دوای ساڵەکە اینجا لە بۆی هەیە داواکاری پێشکەشکاتن بڵێتر من دەمەوێت زۆری مۆڵەتەکەم بگۆڕم لە بۆ نمونە قاترە مەختورە لێ بخڕم ئەو کاتە لە بۆ ئەوەی دڵنیابین لە کوالیتی شوفێرەکە تاقیکردنەوەی پێ دەکەینەوە ئەو جارە تاقیکردنەوەکەم بە قاترە مەختورە دەبێت تەقدیم دەکات لە بۆ پاس بەی پاس پێ دەکەین واتە بە زۆری تایبەتمەندی کە دەوێت لێ بخورێتن لەو حاڵەتە کوالیتی شوفێرەکەت باشتر دەبێت ئێستامەوە کوڕێکار ئەوەی کە باسم کردی سیستەمی مۆڵەتەکەوەیەک لە ڕێکارەکانە چاکردنی ڕێگا و بانەکان شتێکی ترە بێزگەلەوە ئێمە سیستەمی پشکنینی ساڵانەمان هەیە PVI کە ناسراوە بە هەزە ئەویش لە بۆ باشترکردنی کوالیتی ئۆتۆمبیلەکانە بێزگەلەوە بەگشتی هەڵمەتی هۆشیارکردنەوەی بەردەواممان هەیە کەوا بکەین شوفێرانمان درک بە مەترسیەکان بکەن درک بۆ بکەن کە بزان کاتێک کە سەرپێچی لە یاسا و ڕێنماییەکان دەکەن ئەگەر هەیە لە بەرامبەردا تووشی چ بنەوە بێزگەلەوەش ئالیەتی ترمان هەیە سزادان یعنی لە هەموو جیهان دایمەن مرۆڤێک کە پابەندی یاساکان نابێتن لە بەرامبەردا چی دەبێتن سزا دەبێتن بۆ ئەوەی ئەو کەسە بزانێتن کە ئەوەی کردی سزای لەسرە و ئەگەر دووبارەی کاتەوە سزایەکانش قڕستر دەبێت ئێمە ئێستا لە هەولێر ئەوی تۆمارکراوی هەولێر دەتوانێت پێ بڵێم ئێمە سەر و ملیۆنە 45,000مان هەیە ئێستا لە 1,50,000 نزیک دەبینیەوە کە ئەوە ژمارەیەکی زۆرە چونکە ئەگەر دانیشتوان وەکو ڕێژەی دانیشتوانش حساب بکەین دەتوانین بڵێن هەر دوو هاوڵاتی لە هەولێر لەوانەیە ئۆتۆمبیلێکی بەرکەوێت ئەگەر ژمارەی دانیشتوانی هەولێر بە 2 ملیۆن دابنین بۆیە ژمارە ئۆتۆمبیلەکان ئەوەی کە هەمانە زۆرە. بەگشتی لە هەرێمی کوردستان ئێمە وەک باسم کە پێویستمان بۆیە پلانێکمان هەبێ پێش هەموو شتێ ئێمە پێویستمان بە ئیسیعاری خەڵکی شارەزایە لەم بوارە ینی حکوومەتی هەرێمی کوردستان کەرەستەخاوەکانت بە کەڵکی دانانی سیستەمێکی یەکگرتووی کوردستانی نایە بۆیە پێویستت بەوەیە لە ئاستێکی بەرزترە و پێویستت بەوەیە لە وڵاتانی ترەوە ئەو بەتابەتی ئەو وڵاتانەی کە با بڵێن سیستەمی هاتوچۆتیایە پێشکەوتەوە ئەو وڵاتانەی کە ڕێژی با بڵێن ڕووداوی هاتوچۆ بۆ هەر 100,000 کەسێ با بڵێن ڕێژەکە زۆر کەمە و یان با بڵێن
بەمانایەکی کە ڕووداوی هاتوچۆتیایە زۆر کەمە و سیستەمی پێشکەوتویان هەیە ئەتوانین خەڵکانێک لە وڵاتانە ئیسیعارە بکەین و ئەتوانین سیستەمێکی هەرێمی بۆ هەموو کوردستان دامرێن لە پاڵ ئەمە پلانێک دابڕێژرێ پلانێکی بۆ نمونە 10 ساڵی و ساڵ بە ساڵ متابعی ئەم پلانە بکرێ ئایا پلانەکە وەکو خۆی چۆتە ڕێوە و توانراوە کە بەو شێوەی پلانەکە ڕێژی ڕووداوەکانی هاتوچۆ کەم کرێتەوە ڕاستە لە دنیاە ڕووداوەکانی هاتوچۆ لە هیچ وڵاتێکان نەکراوەتە سەفر بەڵام کۆششی زۆری بۆ کراوە یعنی وڵات هەیە وەگەوەی باسم کرد لە هەرێمی عێراق با بڵێن بەگشتی 41 کەس زیاتر لە 41 کەس بۆ هەر 100,000 کەسێ لە ساڵێکە جانی لەدەستداوە وڵات هەیە 3 کەس جانی لەدەستراوە یعنی ئەم شتە ئەکرێ بە تەواوەتی کەم کرێتەوە ڕووداوی هاتوچۆ بە تەنیا قەدەرێکی خوایی نییە ئەکرێت مرۆڤ چارەسەری بکە ئەکرێت مرۆڤ هەوڵی بۆ با چونکە ڕێگەی تایبەتی هەیە ئەمەش ڕای بە تەنیا منە ڕای هەموو کەسێکی شارەزایە لە بواری هاتوچۆ لە هەموو دنیا ئەوەی کە بۆ شۆفێران زۆر گرنگە کۆمەڵی خاڵ هەیە با بڵێن سەرچاوی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ کە هەموو ئەو لە هەموو شوێنەکان باسی بۆ نمونە تیژڕەویەکرێ ئەمە ڕەنگە بەشێ بێ لە هۆکاری ڕووداوی هاتوچۆ بەڵام کۆمەڵی خاڵی تر هەیە بۆ نمونە بەکارهێنانی پشتێنی سەلامەتی کە ئەمە مۆزوعێکی زۆر گرنگەکە ئەگەری ئەوە هەیە لە سەر و لە 160 کارەساتە گەورەکان و گیان لە دەستدان ئەگەڕێنێتەوە یەکیچکە مەینۆشیە کە بە تایبەتی لە وەرزەکانی بەهارۆمانە زۆر ئەمە بەدیەکرێەوە شۆفێری ئێمە مەسەن بەشیی زۆریان ئەوانەی کە هاتوچەی دەروی شار و سەیران و ئەماناکەن با بڵێن بە سەرخۆشی شۆفێریەکەن کە ئەمە مەترسیی زۆری هەیە بە هەمان شێوە کۆمەڵێ مەترسی تر هەیە لە شۆفێریکردنە یعنی شتی ڕەنگە خاڵی زۆر ورد خەڵک بیبینێ بەڵام بۆ خۆی هۆکاری خوڵقانی ڕووداوی شۆ بۆ نمونە فۆکسکردنە سەر یەک خاڵ و فەرامۆشکردنی خاڵەکانی تر بۆ نمونە کاتێک کە تۆ شۆفێریەکەوی ئەبێ لە ڕاستەوە بۆ چەپ لەسەرەوە بۆ خوارەوە هەموو ئەو شوشەیە لەبەر چاوتە و تەنیشتەکانە بە تەواوەتی ئاگال لێوێ ناکرێ بۆ هیچ شتێ چاو لەسەر لێخوڕینەکەت لە پێشی ئۆتۆمبیلەکەت لابەری زیاتر لە چرکەیەک بۆ نمونە تەلەفۆنی مۆبایلکە یەکێکە لەو هۆکارانەی لە دنیاە گرفتی زۆر گەورەی دروست کردووە بۆ ڕووداوی هاتوچۆ قۆناغ بە قۆناغ کە ئێستا گەیشتۆتە قۆناغی نامەنووسین و ڤیدۆ تۆمارکردن و کۆی سناپ ومانە کە ئەمە مەترسیەکی زۆری بۆ ڕووداوەکانی هاتوچۆ دروست کردووە و بێمە بیرمان نەچێ بەشێکی گەورەش لە ڕووداوەکانی هاتوچۆ ئێستا لە هەرێمی کوردستان ماتۆرسکیلە ماتۆر بەڕاستی با بڵێن دوو هۆکاری سەرەکی هەیە بۆەوەی ئەم ماتۆڕانە ینی گرفتیان هەبێت لەسەر شەقام و تووشی کارەسات بن یەکەمیان وەک باسمان کرد شێوەی مۆڵەت پێدانەکانیان بە شێوەیەکی ئەکادمی نییە کە ئێمە ئەم ڕاستی هەموومان نەیزانین لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و لە ناو ینی ئەوەی کە ئێستا هەیە بۆ لایەنی تیۆری تاقیکردنەوەی کەسانی با بڵێن ماتۆر سوار تەنها 25 پرسیارە کە ئاستی 25 پرسیارکەش لەسەر ئاستێکی زۆر نزمە و شێوازی تاقیکردنەوەی پراکتیکی بە هەمان شێوە ئێمە ئەکرێ سیستەم بۆ ماتۆر دروستکەین هەم لە لایەنە تیۆریەکەی کەسێکی ئەکادمی بێ و هەم لە لایەنە پراکتیکەکەی لایەنیچکەی ماتۆرەوەیە کە تۆ پێویستە بەوەیە جلوبەرگی ماتۆر سواری سەلامەتی بەکاربێنی وەک دەستبند و قانچبند و کڵاوی سەلامەتی بە تایبەتی کە ڕەنگە لە هەمویان گرنگتر بێ و لەگەڵ ئەمەشا وەک تێبی نییەکرێ ماتۆر بە شێوەیەکی فەرمی لەسەر شەقامەکان هاتوچۆ ناکە بەشێکی ئەولیاتی نییە ئەم ماتۆرانە گرفتی وەکەوەی بینین ماتۆر ئەسووتێنرێ ماتۆر ئەگیرێ تکایە گرفتی ماتۆر هەم لە ڕووی
ئەوەلیات و سەرەتاوە چارەسەرکەن و هەم لە ڕووی بوونی سیستەمیشی تۆکمەی ئەکادمی بۆ مۆڵەت پێدانی ماتۆر چارەسەر. هۆکاری ئەو هەموو ڕووداوی هاتوچۆی چیە بە سەرنجی تۆک شۆفێرێک پێ دوایە چی سەبەبی ئەو هەموو ڕووداوەیە؟ ئەو کەسانی کە شۆفێری دەکەن خۆیان دەخافڵێنن یان ئەو تێ تەنزیلە لە ناو سیارە ئەوانەیە هۆکارە لەو خافراندن. ینی مەشغوڵی لە نێو سیارە هۆکاری حادیسەیە هۆکە تقریبان دەتانم برێم 1970 مەشغوڵیە بەڵێ. چی بکەین لە کاتی شۆفێری بۆی تووش حادیسەکان نەبی؟ وەڵا بە چالاکی تۆڵی شۆفێری بکەین بەکارهێنانی موبایل کەم بکەینەوە یان خۆمان لەبێ ئاگایی بە دوور بگرین بە مەشغوڵی یان هەیە ساقی دەکات تەمشای چواردەوری دەکات تۆ شۆفێری تەمشای بەرامبەرەکەی خۆتکەی باشتر لەو کە تەمشای چواردەوری خۆتکەی. ئەو تۆمبێڵانەی کە لێرە دەبین کیدەم هەمویان بریندار و مردنی شتەنانە تێدا زۆریان برینداریان هەر هەیە تا ڕادێش قوربانی دەبێتن برێنەر حادیسەیە هەشە بە سەلامەتی دەردەچنەوەش معجزەیەکە یانەوەتەیە بەخشەی خوددایە. مافەتەیە تۆ لێرەی و بەردەوامە و سارانە دەبینی کە دام دەکریانە و کەسانی کە تووشی حادیسەی بوون بەڕای تۆ ڕووداوەکانی هاتوچۆیان ڕووداوی دام و حادیسە هۆکارەکەی چییە؟ خدای هۆکارەکەی فکری عالەمە ئیسان بەخۆی فکری مەشغوڵە دایمەن ئەجیان خەریکی مۆبایلە دایمە سەری لەسەر مۆبایلە ئەوە یەک دوای خەڵک ئەوڕۆ هەمووی بێئیشە بێکارە لەسەرەوەش معیشەتەکە باش نییە ئەجا خەڵک زیاتر تەرکیزی لەسەر سیارە هاژنە نییە هەموو زیاتر تەرکیزی لەسەرەوەیە ئیشەکەم چییە ئیشم نییە مشکلەی لۆی عەلنابی زیاتر سەبەبی ئەوانەیە تیژ ڕەویژەوە هیچە زادەوبانەکانیش هەتا حەدێک باش عنی ئێستا برێم زادەوبانەکان خراپە یەکجار بۆ درەجەی نییە خراپبی بەس سایقیشمان هەیە سایق نییە بەڕاستی یعنی تیژ ڕەویەی دەڕۆ بەو نەوعی بەڕاستی یعنی هەم لۆ خۆشی گوناعبارە تاوانبار لەو هاژنێک کە دەی هاژووە هەماری خەڵکیش کاول دەکات. ینی بەڕای تۆ تیژڕەویەکە لە هۆکارە سەرچەکانی بەخوای هۆکارە سەرچەکانی تیژڕەوی هەیە بەڵام فکری عالەمی زۆر مەشغوڵە یعنی ئێستا ئەم زۆر جار باوەڕ دەکەی برادرم بەرامبەر ماتیە گوتی تەمەشات کردیمە نەمناسی بەر بیرفعل نەمناسە فکر مەسەوی نەبووە ئەوجا کابرا یعنی بخۆم جارەکە تاوان بەسەراتێ بەخوای مرورەوە دەستی لە ڕاگرتیمە گوتی ئاڕاوڕە لە تەرافلات ئاگام لێ نەبوو یعنی فکر بەسەس ناعی بووە ئەوەکانیشمان یعنی هەتا بنزینەکانمان و ئەوانەی مەسەن کاری ئەوەی دەکەن فیلم بچوا دەکەن چاکردنەوەی فیلم ئەوانی یعنی هەتا عادەک ماوادەکانمان خراپە جە خەڵک سیارەکەی خۆی چا دەکاتەوە تەماشا دەکات چانە بووە خەفەتە بۆ سایق زیاتر هەموو زیاتر کوالیتی باشمان نییە نە بنزینەکە ئۆتۆمبیلەکانمان سیارەکانمان کوالیتیان چۆنە لە کاتی حادیسە تا چەند پارێزەرن لە بۆ شۆفێر پلێتیان چۆنەمە پلێتیان باش نییە وەکو پلێتیان باشە شانسیان زۆر زەیفە سەبوون و ئەو حادیسەی و ئۆتۆمبیلەی کە لە بەردەستیمەیە هیچ جێکی ساغی نەماوە ناوەڵ آخر نارێم کوالیتیان باش نییە 100% نییە کوالیتیان وەکو زمانی مردن چۆنە لە نێو سیارانێکەوە دەیبین ڕۆژان مردن تقریبا لێرەمە کە سیارەی دەکردن زۆر جار یعنی لە 100 مردنی تێدا هەیە لە 100 بە زۆکو برێت بە زۆری نا بە 100 بەس هەمووی برینداربوونی تێدا برینداربوون بریندار بەس عادەتەشکەشەیە لە مروری کەمتەر خەنوکی مروریش هەیە ئەوژە گەڕابگەێنن مەسەلەن لۆن بوونە جاری وایە سیارە دەحم دەکات ئەو سیارە دەحم دەکات تەختی دیان تەختەکە دێ دەرکاکە لۆ خۆتان پێ گوەرت چاچیکەنەوە یان نارێ بڕۆسی کرابیکە یان ئەو سیارە بە کەلێک چاکردنەوەی نایە دەرێ بڕ لە خۆت لەگەر پێ گوەرن کە پێک هاتن تەمان ئەو عادسێ ناسە محکەمە و تاقیق و لێکۆڕنەوە ئەو شتانە لۆخوان لە جادەی پێک دێن دوای کابرا دەبی سیارەکەی چا دەکاتەوە حکومەت دەرێ کاکە و سیارە بەناو ناکرێت ئێ باشە پێشتر بتگوت بە کاکە و سیارە چا ناکرێت و کابرا قڕ بەسەرەی لەگەری پێک هاتی دەرەدەوی چاکەوە حکومەت دەرەدەوی چاکەوە و نارە سیارە لۆ بکڕەوە یەکەم لێسە دەعم بکەم لەگەی کە چی سیارە دەعم بکەم کا ئەگەر تەختیت هات و گوتی کاکە سیارەکەت بە کەلێک چاکنەوە کات چەمی شەڵ لێستەشکەم دەبی دەرێم کاکەم لەو مشکلانەی کە دەبێ ئەمە هەڵوەستە لەسەرەوە مۆزوع و بابەتێش بکەیت گەڕابگەێنرێ لە بۆ دەستگای ڕاگەان دەمەوێ بینەوە سەبابەتەکەی خۆمان بەڕای تۆ یان وەکو شۆفێرێکی لەوانەیە 20 ساڵ بێ زیاتر شۆفێرێک بکەرە ئامۆژگاری چییە بۆ گەنجان و بۆ شۆفێران بەگشتی وڵی ئامۆژگاریمەوەیە لە ناو سیارەی موبایلی بەکارنێنن مادەی سەرکەر و ڕۆژ بە ئەوانە بەکارنێنن
ئاگاشان لە خۆبی لە جادەکانی زۆر تەرکیزە سە سایقی بکەن نەک تەرکیزە سەرەوەی دەسە سە ئیشەکی فکی لە سەیشەکەی با فکی لەسە سیاقە دەکەی سکو ئینسان کە دەسە سەیشەکەی فکی لە سەیشەکەی لە ناو ئیشەکەیە ئەتوش کەمادەم ئەو کاتێک کە سایقی فکر لەسە سایقەکەی خۆتبی هەموو دەبی هەموو شتێک وابی یانە تو حتا مامەستا لە خودبەی دەدا تەرکیزە سەر چ دەکەن لەسەرەوەی دەکە کو ناتەقە خوتبەکەیدا غەڵەت نەکا ئەوەی پێشنوێژ دەکە هەروە ئەوەی مەسەلەن لە دایرەی مروریە لە هەر دام دەستگاچە دەبی تەرکز سەوی شێخ و کە لە سەیشەکەیە زۆر جار یعنی غەڵەتەیە لە ناو دایرەی مروری تەماشا دەکەی ڕقەمەکی غەڵەت کردیە یعنی تەرکیزی نییە ئەنوش ناحەقنی ها ماندیە خۆشبەختانە ئەو ئۆتۆمبیلانێک کە دێتە بەردەستی ما بە چەند فیلتەرێک تێپەڕە بێ لە دەواازەکان کە بیگرا سێوەسیمان هەیە لەوێ سەیریەکان کە داخل دەبی برادرانی هاتوچەوانی پشکنینی خۆیان بۆ دەکەن لە هەموو ناحێکەوە سەلامت بێ لە ناحیە شاسی و ئێرباگ و خنکاو نەبێ نەکەوتە ژێرە ئاو کە لە بازار غەرگانی پێ دەڵێن ئێرباکی تەواو بێتن نەبڕابێ لەحیمی نەبێ ئەوانە لەو فلتەرێش دەرباز دەبی دێتە بەردەستی ما ئەگەر هاتوو لەوانە لەو کەلوپەلانە یەک لەوانە تاوانە بوو وەکو ڤۆلت و ڕۆت و کا ئەوانەیە ژماردن پێشتر ئەوانە تاوانە بێ پێیان سادەکەینەوە بەڵێ هۆکارم بۆ چی بۆ ڕووداوی هاتوچۆ بەڵام لێرە دیسان دەڵێمە کەم تەرخەمی شوفێر دەورێکی زۆر هەیە بۆچی بۆ دروستکردنی ڕووداوەکان ئامۆژگاریم بۆ شفێران ئەگەر هاتو ئۆتۆمبیلیان تووشی هەر کەم و کوڕێکی بوو بە زووترین کات چارەسەری بکەن خاڵێکی ترمان هەیە دیاردەی گۆڕینی فیورپام لە شقامەکان بوویتە دیاردا شوفێر بەخۆی دەیگۆڕی نازانین بە شێوەیەکی زانستی بیگۆڕی بەڵێ ئیش دەکات دوایە دەبین ئۆتۆمبیل گڕی گرت وڵا دەڵێ هیچ عیبی نەبوو کاکە بستە لای کابرای شارەزا ئامۆژگارەکانم ئەوەیە کە ئێمە وەکو کۆمپانیای PVI کە ساڵێ جارێک سەردانمان بکەن ئەمە تاوەکو ئەو شکستانیان بۆیان دیارکەن هەر ئەوەندا و لە کاتی خۆشیان بێن نەک جەنجاڵی و ئیزدیحام دروستکەن لەسەر کۆمپانیەکان تاوەکو بڵێن ئیزدیحامە نەخێر خۆیان هۆکارن.